وێنەیە پارتی بەنیازی چی بوو؟ چۆن هەرکیەکان لە قەتڵ و عام ڕزگار کران؟ دوایەوەی دوێنێ ژمارێک لە دانیشتوانی گوندی لاجان کە زۆرینەیان هەرکین بۆ داواکردنی مافەکانی خۆیان چوونە بەردەم پاڵاوگەی لا ناز بۆ ئەوەی گەنجەکانیان لە بری تورک لە کۆمپانیەکە کاریان پێ بدرێت. بەڵام هەرزوو لەلایەن مەنسوور بارزانی و مەسرور بارزانی با دەرفەتیان زانی وەڵامێکی توندی هەرکیەکان بدرێتەوە و تۆڵەی شکستی ڕابردویان لە هەرکیەکان بکەنەوە و بە شێوەیەکی بێدەنگ قەتڵ و عام بکرێن. بەوەش هەر سەرەتا بە چەکی جۆرا و جۆر و باجەر و هامەر ڕوبەروی هەرکیەکان بوونەوە و لە یەکەم کاریان بە فیشەکی دۆشکە گەنجێکیان بە ناوی عیرفان بەهادین شەهید کرد. بەرنامە هەبوو سەرجەمژنانی گوندەکە بکەنە دەرەوە و هەرکیەکان قەتڵ و عام بکەن. بەڵام هەرزوو میدیاکان ئاگدار کرانەوە و بە چوونیان بۆ ئەوەی بەتاواتی هێزەکانی پارتی قەڵس بوون و بەوەش لە بری ڕوبەڕووبوونەوەی هەرکیەکان کەوتنە گیانی ڕۆژنامەنووسان. ئامانجەوە بۆ ڕۆژنامەنووسان دوور بخرێنەوە و لەگەڵ ئەوە ژمارەی زۆر هێزی سەر بە مەنسوور بارزانی بە باجەر و هامەر و با چەکی قورس ڕەوانەی دەوری گوندی لاجان کران و لە یەکەم هەنگاو خەتی ئینتەرنێت و کارەبا لەسەر گوندەکە کوژایەوە و هەنگاوی یەکەم بە عازی سەرەوە داوا کرا هەر کەس کەوتە بەردەستیان بیکوژن و قەتڵ و عامی هەرکیەکان بکرێت. من بۆ تاریک دای بەزە ئیشان دەبینن ماسا شو لەکوان سەکەسی لەبەر بەڵام میدیا جیهانیەکان و میدیاکانی یەکێتی و میدیا سەربەخۆکان سوور بوون لەسەر گواستنەوەی وێنە و زانیاریەکان بۆ پاراستنی هەرکیەکان و بەوە شێزەکەی پارتی ئاگادار کرانەوە پلانەکە شکستی هێناوە و دواتر میدیاکانی پارتی کەوتونەتە تۆمەتۆنینەوە بۆ هەرکیەکان و بەلە یاسا دەرچوو تۆمەتباریان کردن جگە لەوەش عەشرەتی هەرکی کەوتنە خۆیان و بەڵێنی بەرگری تەواوەتیاندا تاوەکو گیانی هەرکیەکان پارێزراو بن و بۆ ئەوە ژمارێکی زۆری هەرکی بەچەکەوە ڕویان لە دەوروبەری گوندی لاجان کرد تاوەکو لە هەر مەترسیەک بۆ سەر دانیشتوانی گوندەکە ڕوبەڕووی هێزەکانی پارتی و مەنسوور بارزانی ببنەوە و ئەوە ژوای کرد جارێکی دیکە پارتی پلانەکەی دژی هەرکیەکان شکست بێنێت و ناچار بە دانیشتن و گفتوگۆ ببێت بەرامبەر بە هەرکیەکان.